بەڵێ سڵاوتان لێبێت من لە گوندی مامەجەلکەم دیارە ماوەی دوو ڕۆژە ئەو ڕێگایە بە ڕووی بار هەڵگرانەوە داخراوە گوندنشینانی ناوچەکە ڕێگاکەیان داخستووەکەوە پارێزگای سلێمانی بە هەولێر ئەبەستێتەوە کە بینن لە ناوەڕاستی ڕێگاکە خۆڵەکی زۆریان ڕووکردووە و ڕێگایان گرتووە لە سار لە ئۆتۆمبیلی بار هەڵگر کە بە ناوچەکەدا بڕۆن تەنها ڕێگا بە ئۆتۆمبیلی بچووکە درێتن هاتچۆ بە بەم ڕێگایەدا بکەن دیارە گرفتی سەرەکی دانیشتوانی ئەم ناوچاوەیەک بەهۆی ئەم بار هەڵگرانەوە ڕێگاوبانەکانیان زۆر خراپ بوونەوە بەهۆی هاتچۆکردنی ئەو ئۆتۆمبیلانە تووشی ناڕحەتی بوون ڕێگاوبانەکانیان خراپ بوون تۆزێکی زۆر دروست دەکەن کە بە ناوچەیەدا هاتوچۆەکەن و هەروەها وەک ئەبینن تەواوی ڕێگاوبانەکانیان خراپبووە یەکێک لە هاوڵاتیان لێرەیە یەکێک لە گونیشتینانی ئێرە گەر بێتە ئێرە قسەم بۆ بکەی ئەوە ئەم ڕێگایەتان بۆ داخستووە بە قورآن کاکە هیچ ژیان نمەوەڵە یعنی نەک ژیان لەسەر برێن مەڕ و مارات و زراعەت و ئەوانە نەبێ هەتا مەترسی لەسەر ژیانی خۆشمانێ هەنی ئێستا ئەمە هەموو تووشی حساسیە بووینە لەگە تۆز و لەگە بۆنی ئەوانە جگەلەوەی ئاڕۆن ئەو تۆز و خۆڵی دروستەکان ئەو هەموو قیڕیان لێ ئەڕژێ ئەو هەم بۆنیان لێ دێ یعنی ئەمە هیچ ژیان نمێ قەنەعەتە بیمە چارشەمێ دیکە ئافرەتێک لە کنەمە کارەبای لێدا یعنی ماوەی ئەوە چەند کیلۆمەترە تقریبان بێن 10 کیلۆمەترە لەو کنەمە ماوەی 2 ساعتی پێچێتە گەیاندمانە ئەو جادەی ڕئیسی ئەوە چ ژیانەکەمە تێداینە ئەوە جاری سێمە ئێوە دای ئەخەن بەڵێنیان پێ بەڵە جاری چوارەمە کە دای ئەخەن بەڵێنیان پێدان جارەکانی ترکە بۆتان چاپ بکەن کاکە با بەڵێنیش بدەن بەڵێنەگە کردداری لەگە نەبین چ لە قسەی بکەم ئستامە عنی قسە بەکە لە کچ دەیەگەر کردداری لەگەدانەبی خۆمامە کاکە ئەمە دژی حکوومەتی نینە ئەمە بەسەرێنە مەمەترسی لەسەر ژیاننێ یعنی حکوومەتێکی گەورە و گران یعنی کوردستان بەس ئەو ڕێی هەیە توزارەتی پێدا بکرێ کاکاوانە دەبا باتەگایکی بازرگانیان لاوە چییە؟ کاکە لاوەچی ئەو ڕێگەی ئەو گوندانەیە خۆڕێی بازرگانی نیە هەشدە سارە تەختیت کرا ڕێی بازرگانی دروست بکرێتن ئۆتۆبان علاسەس دو سایت بکرێت و ئەو توزارەتەی نەکرێ هەن تەختیت کرا هیچ نەکرێ هەن لۆ نایکەن کاکە ئێستا هیچ بەرپرسێک هاتۆتە سەر هاتینە قسەشەکەن بەس کردداریان نییە ئێوە تاکەی بەردەوامە بن لە ئەمە نانوێ ڕێەکە چا بکرێت ئەمانوێت ترێلەکان نێنوێرە بەڕاستی ئەنیمە ڕێکە چاش بکرێتن خۆ لە باو ترێلی ناگری کاکە هەفتاهشتاتەن بەسە 5 سانتیم قیڕ تا ئاملەکات زۆر سپاس زۆر سپاس بۆ زانێرەکان دیارەوەکە و هاوڵاتی کە ئاماژەی پێدا دەڵێ ئەمە ڕێگاکە ناکەینەوە تاوەکو ئەو بار هەڵگرانە پێدا هاتوچۆ بکەن چکە تووشی ناڕحەتی زۆر بووینە ئەمە دوایین ڕێگایە کە هاتوچۆی بازرگانی پێداکرێت لە نێوان سلێمانی بۆ پارێزگای هەولێر و بۆ پارێزگای دهۆچیش بەشێک لە بار هەڵگرەکان هاتوچۆی پێداکەن دیارە تەواوی ڕێگاکان لە نێوان سلێمانی و هەولێری لە ئێستادا داخراون و هیچ هاتوچۆیەکی بازرگانی لە نێوان هەولێر سلێمانی ناکرێتەوە بە تەواویەتی ئەو ڕێگانە کە ڕێگای مامەجەلکە شەقڵاوە دوایین ڕێگا بوو کە بە ڕووی بار هەڵگرانی ئەم ناوچەیە داخراوە.